لەم تەوەرەدا باس لە میدیا دەکەین بە شێوەیەکی گشتی و گۆڕانکاریانی کە بەسەر میدیا هاتوون. هەروە دەپرسین داهێنانە تەکنۆلۆژیەکان بوونەتە هۆی گۆڕانکاری لە میدیادا، وارووا بە شێوەیەکی گشتی و گۆڕانکاریانە چین کە بەسەر میدیا هاتووە، هەم لە میدیای با بڵێن نوێ و هەم لە میدیای باودا ئەو پسپۆریانێکی پێویستە لە میدیادا کار بکەن پێویستە بە شێوەیەکی ئەکادیمی وانیان وەرگرت بێ یاخود کەسانی ئەکادیمین یاخود بە جۆرێک لە جۆرەکان ئەزمون کاریگەری لەسەر ئەم بابەتە بەجێدێڵێت. ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عومەر حەسەن، سەرۆکی بەشی دیجیتال میدیا لە پەیمانگای تەکنیکی کوردستان کە ڕاستەوخۆ لە ستودیۆی بەیانی کوردستان نیوزمیانەوە. مامۆستا سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. زۆر سپاس بۆ میوانداریتان. بەخێراتی. زۆر سپاستان دەکەین. زۆر سپاس. بەیانی ئێوە و بینەرانی بەڕێزیەوەش باش. زۆر سپاس. مامۆستا ئەگەر جارێ لە پرسیارێکی ئەم دەست پێ بکەین بە شێوەیەکی گشتی لەناو میدیادا گۆڕانکاریەکان چۆن دەبینیت؟ بەڵێ لە ڕاستیە لە ئەمڕۆی دیجیتاڵیە یاخود با بڵین لە ئەمڕۆی ئەو گۆڕانکاریە گەورەی دیجیتاڵی کە لە هەموو جیهانە ڕوویاوە بە تاکیدی لە کورسانیش بە هەمان شێوە گۆڕانکاریەکی گەورە لە بواری میدیادا ڕوویداوە. ئەنجا بۆیە خۆشبەختانە ئەوەی کە ئێستا ئێمە ئەیبینین لە کورسانە ئەوەیە کە ئەو میدیانەی کە پیانەوترێ میدیای تەقلیدی یاخود ترادیشناڵەکان یاخود بە شێوازێک لە شێوازەکان پێوترێ میدیای کۆن ئێستا خۆیان نوێ کردوێتەوە لەگەڵ تەکنەلۆژیای نوێدا ئەوانیش بە تێکەڵیەک هەم ئەو میدیا کۆنەی کە جاران هەبوو لەگەڵ ئێستادا پێکەوە شتێکی جوان پێشکەش بە بینەرانەکەن و ئەمەیشە وای کردووە کە پێداویستی دیجیتاڵی یاخود با بڵین پسپۆر لە بواری میدیای نوێدا پێویست بێ لە بازاڕی ئەمڕۆدا. ئێستا ئەگەر ببینین ئەو بابەتانی کە بابەتی ڕۆژن یاخود ئەو گۆڕانکاریە گەورانەی کە ئێمە فریای ناکەوین لە ڕاستیا خۆتان نەزانین بەردەوام بابەتی دیجیتاڵی بەردەوام ئەو تەکنەلۆژیانەی کە هەیە گۆڕانکاری بەسەرایەت بۆیە بەردەوام ڕۆژنامە نووس و بەردەوام ئەو کەسانی کە کارەکەن لە بوارەکە پێویستە خۆیان نوێ بکەنەوە بە حکمی ئەوەی وەکوتم گۆڕانکاریەکان خێران بەڕاستی ئەگەر ئەم خێراییە ینی چاومان لێ نەبێ یاخود لەگەڵ ئەم خێرایە نەڕۆین ئەوە دواتر میدیای کوردی یاخود با بڵین میدیای ئێمەش ناتوانێت لەگەڵ ئەو گۆڕانکاریە گەورەی یاخود ئەو پێشکەوتنە بەخۆیەوە ببینێت. باشە مامۆستا گەر پەنجە بخەینە سەر گۆڕانکاریەکان دیارترین گۆڕانکاریەکان لە میدیایە کام گۆڕانکاریانن؟ بەڵێ دیارترین گۆڕانکاریەکان ئەگەر لە ڕووی تەکنیکیەوە بێت ئەوە خۆتانەزانن ئێستا کۆمەڵێک بابەتی تەکنیکی یاخود با بڵێن کۆمەڵێک پرۆگرامی تازە هاتووەتە ئاراوە و بابەتێکی تر ئەوەیە کە مەوزوعی مۆجۆ جۆرنالیزم کە ئێستا ڕۆژنامە نووس بە کەسێک کە خۆی ڕۆژنامە نووس بێتوانێت هەم خۆی ڕۆژنامە نووس بێ هەم با بڵین سێندەر بێ هەم ڕسیڤەر بێ هەم بە هەموو شێوازێک خۆی بتوانێت تەختەی بابەتێک بکات بە هۆکاری چی بە هۆکاری پێشکەوتنی تەکنەلۆژیا بە مۆبایلەکەی دەستی بە بابەتێکی یاخود بە مۆبایلێکی زیرەک یاخود بە پارچە کامیرە یاخود بە هەر شتێکی تر بە خێرایی ئەتوانێت بابەتێک تەختێ بکات و بیگوازێتەوە بۆ بینەران و دواتریش وەکووتمان ئەم ینی بابەتی خێرایی بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیا ئێستا بە خێرایی زانیاریەکانەگا بۆ نمونە ئەگەر لە جیهانە یاخود لە دەرەوە لە هەر شوێنێکی جیهانە بابەتێک ڕووبدا ئەتوانی ئێمە بە ئاسانی بگا بە دەستمان وەکەوەی کە ئەوترێ گیان بووەتە گوندێکی شوشەیی کە بە هەموو شێوازێک ئەتوانی بیبینی ئەمە یەکێکە لەو گۆڕانکاریە گەورانەی کە ڕووی داوە جاوەکوتم پێویستە ئێمەش لەگەڵ ئەم گۆڕانکاریانەیە خۆمان ڕابێنین و پێویستە لەگەڵیا بڕۆین بۆیە ئێستا ئێمە وەکو بەشی خۆمان بەشی دیجیتال میدیا لە پەیمانگای تەکنیکی کوردستان زیاتر تەرکیزمان خستووەتە سەر ئەو لایەنانە یاخود زیاتر تەرکیزمان خستووەتە سەر ئەو بابەتانەی بەڕاستی کە تازن لە ئەمڕۆژە بۆ بازاری کار یاخود با بڵین لە میدیاکانە پێویستن بۆیە پرۆگرامی خوێندنمان بە شێوازێک کردووە کە لەگەڵ بازاری کارە یاخود با بڵین لەگەڵ ئەو میدیا تازە سەردەمیانەدا بگونجێ کە ئەمڕۆ یاخود لە ئێستادا بەردەستە. هەڵبەت ئەگەر کاتە بوو دواتر باس لەو بابەتە ئەەکەین لە ڕووی با بڵین ئەکادیمیەوە تا چەندە پێویستەوە وەها لایەن ئەکادیمیەکانیش تا چەنە خۆیان لەگەڵ ئەم گۆڕانکاریانەدا گونجاندووە. دەمێ ئەو بزانم با بڵین بەرەو پێشچوونەکانی تەکنۆلۆژیا هیچ گۆڕانکاریەکی تا ڕادێکی زۆر فراوانیان لەسەر میدیا دروست کردووە؟ یاخود دەکرێت بڵێ گۆڕانکاریەکە گۆڕانکاریەکی هێواش دەبێت دەکرێت لە داهاتوە گۆڕانکاریەکە زۆر گەورەتر بێ لە ئێستا؟ بەتەکیت لە ئێستا وەکوتم بەردەوام ئەو گۆڕانکاریانە ڕوەدەن بە هێواشی بۆیە وەکووتمان ئێستا
کەناڵەکانی ئەوانەی کە پێوترێ کەناڵی تەقلیدی ئێستاش لەگەڵ ئەو گۆڕانکاریە خۆیان بەرەو پێشەچن بۆچی یعنی تۆ جاران ئێمە ئێستا کە خۆمان قساکەین حتمما لە پیجی فەیسبوک بە لایڤڕوە یعنی پێشتر ئەبێ بەس لە کەناڵێکەوە سیرکرا ئێستا بینەر ئەتوانێت مۆبایلەکەی بەدەستەوەیە ڕاستەوخۆ سەیری ئێمە ئەکات وە ڕاستەوخۆ گوێی لە ئێمە ئەبێ کە چییە بەڵام پێشتر ئەبێت تەنها لە شوێ وایە لە تەلەڤزیۆنە وایە بۆیە ئەمە گۆڕانکاریەکە وردە وردە ئەم گۆڕانکاریە تۆ خەبێتەوە و وردە وردە گەورەترە بێەوە لە داهاتوودا گۆڕانکاریەکان زۆر زیاترە بن بە تەکیدی. باش مامۆستا لە بینی ئەم دوانەدا وەرگر بیستر بینەر زیاتر سوود لە کامیان دەبینێت ئەمەش ڕژانێکی بۆ بینەر دروست نەکردووە؟ بەڵێ وەکو وتم وەکو خێرایەکە وەرگر لە ئێستادا زیاتر لە میدیای نوێ سوود دەبینێ یاخود با بڵین لەو شتەی کە زیاتر یاخود زووتر ئەگاتە دەستی سوود دەبینێ بەڵام بەداخەوە ئەمەشە خۆی لە خۆیان هەنێک ینی خەلەلی دروست کردووە بە هۆکاری ئەوەی ئەو پەیامەی کە لە میدیای نوێەوە یاخود ئەو پەیامەی کە ڕاستەوە خۆ وەرگر وەری ئەگرێ ڕیسیڤەر وەری ئەگرێت پەیامێک بێ لەوە ئەچێت بۆ مەوزوعی بابەتی کۆمەڵایەتی یاخود پشێوی کۆمەڵایەتی لایەنێکی خراپێ بۆیە لە ڕاستیە پێویستە ئەم بابەتە چارەسەر بکرێ وەکو چۆن لە کەناڵەکانە یاخود با بڵین لە میدیای پێشووترە یاسایەکەیە بەپی ئەو یاسایە مامەڵە ئەکرێ یاخود ئیتیکی کاری ڕۆژنامە نووسی بە شێوازێکی تاوە بۆیە لە میدیای نوێ یاخود با بڵین ئەو پەیامەی کە ڕاستە و خۆی ئێستا بەهۆی ئەو گۆڕانکاریە تەکنەلۆژیانەی ڕووی داوە لە جیهاندا ینی ئەمە تەنها این کورسانیە لە هەموو جیهان ئەناڵێنێ بەدەست ئەم بابەتی ڕاستە و خۆی گواستنەوەی پەیام بۆ بینەر یاخود بۆ وەرگر کاریگەری ئەبێت ئەم پەیامە چی پەیامێکە ئاخود خۆتان نەزانن ئێستا جاران فلتەرێک هەبوو کە پیانەوت دەرگاوان کە لە زۆربەی کەناڵ و لە زۆربەی ئەو شوێنانەی کە بەیانی دەستگا و مؤسسە عەلامەکانە هەبوو تاوەکو ئەم دەرگاوانەیە یاخود تاوەکو ئەم فلتەرە ئیعازی نەدایە ئۆکەی لەسەر ئەو پەیامە نەکردایە نەڕۆژ جا چی پەیامەکە چی مەوزوعی با بڵین سیاسەتی کەناڵەکە بێت چی بابەتێک بێ کە پەیوەست بێ بابەتی ینی کۆمەڵایەتی شتێک نەبێت مەوزوعێکی دینی بێت یاخود دوای کاردانەوەی لێ بکەوێتەوە خۆتەزانی ئەو پەیامەی کە هەیە تۆ پەیامێک کە لەوە چێ بیگەنی ببینێت چەندین کاردانەوە یاخود چەندین کاردانەوەی خراپی لێ بکەوێتەوە. باشە مامۆستا خەڵبەت تایبەت بەو کارمەندان یاخود ئەو پسپۆڕیانی کە لە تیڤیەکان یاخود لە هەردوو جۆر میدیاکەدا کار دەکەن بە بۆ چوونی بەڕێستان پێویستە پسپۆڕی یاخود بە جۆرێک لە جۆرەکان ئەکادمی خوێندبێتیان ئەکادمی بن لەو بوارەدا یاخود هەندێک کات شارەزایی و ئەزمون و با بڵین سەلیقە و بەدووادا چوونی خودی کەسەکە بە تایبەتی لە بەشی دیجیتال میدیا ئەتوانێ و ئامانجی کە هەیە لە میدیادا بیپێکێ؟ بەڵێ بە تەکید ئەزمون و بە ئەکادمی بوون لە هەردوو حاڵەتەکە هەر گرنگن وەکوم پێشتر باسم کرد وتمان ئێمە ئێستا ئەوەی کە هەیە خراپە لە میدیای نوێ یاخود ئەو بابەتانی بە سەریعی ئەچێتە ناو خەڵکەوە بەڵام ئەگە کەسێک بە شێوازێکی ئەکادمی خوێندبێتی ئەگەر ڕۆژنامە نووسێک لایەنە ئەکادمیەکەیشی ینی وەرگرتە بێت ئەمانی کە با بڵین ینی تازان یاخود با بڵین بە تازەیەنە ناو بوارەکەەوە لەگەڵ تەکنەلۆژیای نوێە بۆیە لە ڕاستیە پێویستە لایەنە ئەکادمیەکە ڕەچاوکەن بۆچی ئێستا ئەمە لای خۆمان ینی لە بەشی دیجیتال میدیا لە پەیمانگا مەوسوعی یاسایی ڕاگەیاندن و هەروەها ئیتیکی ڕاگەیاندن بە شێوازێکی باش تەرکیزی ئەخرێتە سەر و لەلایەن کەسانی پسپۆر لە بواری یاسا و ئیتیکا تەرکیزی ئەخرێتە سەر بۆچی بوو لەبەرەوەی ئەو فێرخوازە کە دواتر لای ئەمە تەخەڕوجەکە ئەچێتە شوێنێک ئەچێتە دەستگایەکی ڕاگەیاندن کارەکات بۆی ڕەچاوی بابەتی یاسا و ئیتیکی کاری ڕۆژنامەوانی بکات بۆیە کە ڕەچاوی ئەمەی کرد بە تاکید ئەوەی کە وتمان ئەو پەیامەی کەیگەێنێ بە خەڵک پەیامێکە بێت تەندروستە بێ و پەیامێکە بێت زیانی بۆ کۆمەڵگە نابێت لە ڕاستیە. باشە مامۆستا دەرفەتەکانی خوێندن بۆ کاری ڕۆژنامەوانی هاوتەری بە لەگەڵ و پێشکەوتانی کە لە مجای ڕاگەیاندن لەسەر ئاسی گیان بوونیان هەیە؟
بەتەکیت ئەگەر لە بواری میدیایە حتمما سیرکەین ئەو گۆڕانکاریانەی کە ئێستا ڕوویاوە لە هەموو تەکنەلۆژیایەک یاخود لە بابەتی میدیای نوێ ئێستا بەشەکانی ڕاگەیاندنیشانی لایەن ئەکادمیەکەش گۆڕانکاری لە ناوەڕۆکی وانەکان کردووە. ئێستا ئەگەر پێشتر لە زانکۆیەک بەشی ڕاگەیاندن هەبوو بێت ئەمە تەرکیزی خستە سەر کۆمەڵێک بابەت کە لە ئێستاە لەوە چێ زۆر ئیحتیمامی پێنەدێ بۆیە ناوەڕۆکی وانەکان گۆڕاون. یعنی بابەتی سۆشال میدیا پێشتر یان میدیای نوێ پێشتر نەبووە، ینی هیچ شتێک نەبووە لە بەشەکانی ڕاگەاندن بەم باتیان گرافیک دیزین بەڵێ بە خۆشحاڵیەوە ئێستا بەش یاخود کۆلێژی تایبەت دەکرێتەوە بەم بابەتانە بابەت سەمە بەشی دیجیتال میدیا بەشەکرێتەوە یاخود کۆلێژی کامل دەکرێتەوە بە ناوی گرافیک دیزین کامە لەسەر ئاستی گیان و لە زانکۆکانی دەرەوەش لە ڕاستیە تەرکیزی ئەخرێتە سەر و وردە وردە بەشەکانی ڕاگەیاندن بە شێوازی ئەکادمی لانی میدیای نوێ ئەگرێن نەک ئەوەی کە بابەتی تەقلیدیەکە. بەڵام حتمما ینی ئەو بابەتانە هەنێشتە ینی با بڵێن گشتیە هەم لە میدیای کۆن و هەم لە میدیای نوێیشە تەرکیزی ئەخرێتە سەر و ئەبێ فێرخواز بیخوێنێ وەکو ئەوەی کە باسمان کرد یاسا لەگەڵ ئیتیک ینی ئەمانە شتێکن گشتگیرن و پێویستە فێرخواز بیخوێنێت. باشە مامۆستا هەمیشاوی کە گرفتی خوێنکارە و بە جۆرێک لە جۆرەکان هەمومان ئەزانێ و گۆڕانکاریانەی کە لە پرۆگرامەکانی با بڵێن مۆنتاژ هەر بابەتێکی دیکەی کە پەیوەندی بە تیڤیۆ ڕەنگە ساڵانە زوو ئەپدەیت بێتەوە گۆڕانکاری بەسەردا بێت. خوێنکار چەند ساڵێک دەخوێنێت و دوای ئەوە دوای تەخەڕوجی ڕەنگە ئەم پرۆگرامە کاری پێنەکرێت پرۆگرامی باوتر و تازەتر هەبێت یاخود بۆ نمونە کۆلێژەکە ساڵێک بابەتێکدا ئەنێت ئەم بابەتە ساڵێک دەخوێنێت سێرەکی بۆ ساڵی داهاتوو ئەم بابەتە کاری پێ ناکرێت بابەتێکی دیکەیەتە پێشەوە چۆن کار لەسەر ئەم بابەتە دەکرێت؟ بەڵێ لە ڕاستیە ئێمە خۆمان وەکو بەشی دیجیتال میدیا ساڵانە پرۆگرامی خوێندن دەستکاریەکەی نەک بەگشتی یعنی ئەوەی کە مەسەلەن لە دەرزێکە لە دوو دەرزە وەکو پێشتر باسمان کرد گۆڕانکاریەکان ئەوە نەخێران ینی لە پرۆگرام یاخود با بڵین لە هەر کار ئاسانیەکی تر کە بۆ فێرخواز دواتر کاچێتە بازاری کاری دەسەکەوێت بۆ ئاسانترە. بە تەکید هەم ڕۆژنامەنووس هەموو کەسەی کە فێرخوازە و دواتر ئەبێ بە ڕۆژنامەنووس یاخود دواتر دەست بەکارەکە ئەبێ خۆی بەردەوام ئاگای لەو ئەپدەیتە بێ یعنی ئەبێ خۆی بەردەوام خۆی ئەپدەیت بکە. لە ڕاستیە ئەمە خینە سەر ڕێچکەیە کە ئەمە ڕێگاکەیە جا ئەبێ خۆی هەڵدا و ئەبێ خۆی بە دوای ئەو گۆڕانکاریانەی کە دوای ئەوە ڕۆدات بچێت و خۆی هەوڵی خۆی بدات خۆی نوێ بکاتەوە کە بە تەکیدی لە هەموو بوارێکە کە هەموو کەسێک ئەبێت نەک ماگانە ئەبێ ڕۆژانە خۆی ئەپدەیت کاتەوە وەکو وتمان گۆڕانکاریەکان خێران و بەردەوام کە ئەپدەیت بی زانیاری زیاترە پێەیە و بە تایبەت بۆ مۆزوعی ئیشی ڕۆژنامەنووسی و ئەو کەسانەی کە ئیشی تەکنیکیەکەن. باشە کار یاخود دەرفەتی کار بۆ دیجیتال میدیا چۆنە تەنها دەتوان لە میدیا کار بکەن یاخود دەتوانین لە شوێنی دیکەش جێدەستیان دیار بێت و جێ خۆیان بکەنەوە؟ بەڵێ بە تاکید ئێمە وانەکانمان عام ینی پشتی تایبەت بە میدیای نوێ ئەوە لایەنە تەکنیکیەکە و لایەنە میدیا نوێیەکەمان تەرکی زیاتر خستوەتە سەر و ئەوەی تر کە فێرخواز لای ئەمە تەخەڕوجەکە جگە لەوەی کە لە بواری میدیادا لە میدیادا با بڵین کە بیێ ببێ بە هەواڵساز کە بیێ ببێ بە کامێرەمان کە بیێ ببێ بە فۆتۆگرافەر ڤیدۆگرافەر یاخود کە ئیشی مۆنتێری بکات کە کەسێکی مۆنتێری لە دەرچێەوە گرافیک دیزین و بۆ بابەتی تر کە خۆتەزانی ئێستا لە زۆربەی کۆمپانیا با بڵین لە دوکانێکی بچووکەوە تاوەکو کۆمپانیایەکی گەورە تەرکیزە خەنە سەر مۆزوعی سۆشال میدیا بۆیە ئەتوانن ینی ببن بە بەڕێوبەری سۆشال میدیای کۆمپانیا یاخود بابەتی PR پەیوەندی گشتیەکان و هەروەها مۆزوعی مارکێتین ئەمانە هەمووی تەرکیزی ئەخرێتە سەر و هەموو ینی لەو بوارانیشە لە هەموو بوارانی کە باسم کرد فێرخوازمان هەیە کە دەرچووی بەشی دیجیتال میدیایە لای ئێمە ئێستا خاوەنکاری خۆیەتی و ئەتوانێت لەو بوارانەیە کار بکات.
زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت ئەگەر شتێکت نەماوە لەسەر بەشەکە بیڵیت. وەڵاهی هیچی وان نەماوە بەڵام بە تەکیید هەر ئەوەیە کە ئێستا میدیای نوێ یاخود با بڵێن دیجیتال میدیا لە هەموو جیهانە کاریگەری خۆی هەیە و بابەتی مۆزۆی ئەکادیمی بوون و بە ئەزمون ئەمەشە بابەتێکی ترە بۆیە ئێمە ینی پێمان باشە کە هەر ڕۆژنامە نووسێک لە ئێمە چەندین ڕۆژنامە نووسی ترمان هەیە ینی هەر خۆی ڕۆژنامە نووسە و ئێمە هیمان نەکردووە خۆی کەسێکی بە ئەزمونە و لە کەناڵە بەناوبانگەکانی کورسان شاتووە لای ئێمە بە شێوازی ئەکادیمی خوێندوێتی و سوودی لێبینیەوە توانیوێتی ئەم ئەکادیمی بوونە لەگەڵ ئەزمونونەکەی خۆیان تێکەڵ بکات دواتر لە کەناڵەکەی ڕنگدانەوەی هەبێت وە سوودی هەبێ بۆی. زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت زۆر سپاس بۆ مامۆستا عومەر حەسەن سەرۆکی بەشی دیجیتال میدیا لە پەیمانگای تەکنیکی کوردستان دووبارە سپاس بۆ بەڕێستان بە خێراتی سپاس.